ئەم کاتتان باش. تۆپەکەی دەمیرتاش بەڕاستیش گوێی زۆرانی هەژاند، هەم لە تورکیا و هەم لە کوردستان. ئەو ڕۆکە بەرنامەیەکتان پێشکەش دەکەم لەسەر ڕووداوە هەرە گرنگەکانی تورکیا کە لە ڕۆژی ئەمڕۆماندا دێنە ئاراوە. بەڕاستی ڕووداوی مێژووی لە بواری چۆنایەتیەوە نەک لە بواری چەندایەتیەوە. ئەوەی ئەمڕۆ لەو بەرنمەیەدا لە دەمی من دەیبیستن بەڕاستی لە مێدیای کوردستانی عێراقدا هیچ کەسێک باسی ئەم جۆرە زانیاریانە ناکە، بۆیە لە ئێستاوە تکاتان لێ دەکەم. هەر چەندی بۆتان دەکرێت لە کەناڵی یوتیوبدا ئەو بەرنمەیە لایک بکەن بۆ ئەوەی زۆربەی کەس بیبیری، چونکە بەڕاستی لە فێسبوک ئەگەر لایفیش بکەم ئەوە سەعاتێکی پێ ناچێ ڕەش دەکرێتەوە. لە فێسبوک قەدەغەی لایفم لەسرە. پێشتر باسمان کردبوو کە لە سیویەکی مارزدا هەڵبژاردنەکانی هەرێمی لە تورکیادا ساز دەکرێت. هەڵبژاردنەکانی هەرێمی لە تورکیادا لە بۆ بەنسبەت ئێمە ئەوەی گرنگە هێز و توانای ئەو حیزبە دیموکراتیە کە دەیهەوێ کێشەی کورد چارەسەرکە. مەبەستمان دەم پارتیە کە پێشتر ناوی هەدە بوو، پاشان پارتی چەپی سەوز بوو لە هەڵبژاردننی ڕابردوودا، ئێستاکەم ناوی گۆڕاوە بۆ دەم پارتی. بزوتنەوەکە وایە لە ترسی قەدەغەک لە ترسی داخستنی حیزبەکە هەر ساڵی جارێک هەندێک جار ساڵی 2000 ناوی خۆی دەگۆڕی. ئەمەیان یەک بیانی دەمانەوێت بزانین لە هەڵبژاردندا کوردەکان دەتوانن لەناو سیاسەتی لەگەڵدا تا چەند هێزی خۆیان نیشان بدەن. پاشان لە شارە گەورەکاندا لە شارێکی وەکو ئیستانبول کە 4000 هەندێک کەس ئەڵێن 5000 هەندێک کەس ئەڵێن ببورن 4 میلیۆن هەندێک کەس ئەڵێن 5 میلیۆن هەندێک کەس ئەڵێن 6 میلیۆن کورد تێیدا دەژین. یعنی باس لە ئەگەری هەبوونی 2 میلیۆن دەنگ دەردەکرێت. 2 میلیۆن دەنگدەری کورد دەکرێت، بەڵام ئەمە بەتەنیا نییە، چونکە دەم پارتی حیزبێکی کوردی نییە، حیزبێکی تورکیایە. دەم پارتی لە ئیستانبولدا لایەنگری خەڵکی غەیرە کوردی هەیە، دەبێ ئەمە ئەو بکەین. لێرەدا مەبەستمان چیە؟ لە شارە گەورەکاندا ئایا حیزبێکی وەکو دەم پارتی کە پرۆژەی دیموکراتیزەکردنی تورکیا و چارەسەرکردنی کێشەی کوردی پێەیە، پارتێکی لە ڕوانگەی ئێمەوە پێشکەوت و خوازە، پارتێکی هەری مۆدێرنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لە چاو حیزبەکانی دیکەی کلاسیکی بە پەکەکەشەوە کە ئیتر سەرۆکەکەی ئەتوانین بڵێن مامانی ئەو پارتیە، ئەتوانین بڵێن پارتێکی هەری مۆدێرنە. ئایا ئەو حیزبە لەو هەڵبژاردنەدا بە پێچەوانەی هەڵبژاردننی ڕابردوو ئەتوانێت ڕۆڵی کینگ میکەر یعنی دەستنیشانکەری پاشا ببینێ یان نا؟ لە کاتێکدا ئەمریکا لە ناوچەکەدا گفتوگۆ دەکشێتەوە ناکشێتەوە، دەمینێتەوە نامینێتەوە. هەروەها ترافیک و هاتوچۆیەکی زۆر بەهێزی تورکیا هەیە لە عێراق و لە کوردستانی عێراقدا. لە هەمان کاتدا ئەمریکا لە ناو بازاڕێکدایە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ رووسیادا. لە بەرامبەر ئەرێکردنی بە ئەندامبوونی سوێد توانی ئەو پەیمانە لە جۆ بایدن و لە کۆنگرێسی ئەمریکادا وەربگرێ بۆ گەیشتن بە فڕۆکەی F-16 ڤەرسیۆنی نوێ و نوێکردنەوەی فڕۆکە کۆنەکانی. بەڵام هەتاوەکو ئێستا تەواو نەبووە. کێشەی تورکیا لەم بەمە چارەسەر نابێت لە ڕوانگەی ئەوانەوە. ئەوان شتێکی دیکەیان دەوێت کە لە ناوەڕاستی بەرنامەکە دێمە سەری. سیاسەتی باکوور چی بەسەردێ؟ ئایا کوردەکان دەتوانن دەرگای جەهەنەم لەسەر خۆیان دابخەن یان نا؟ بزوتنەوەی باکوور لە ناو قەیرانێکدایە یان ئەمە ڕاست نییە؟
لێرەدا هەموو ئەو وەڵامانە وەردەگرنەوە. ئەو کەشمەکێشەی لە نێوان دەمیرتاش و بزوتنەوەکەدا هەیە چییە؟ تا چ ئاستێک گەورەیە و دەگات بەکوێ ئەگەری مەترسی تێدا هەیە یاننا؟ ئایا دەمیرتاش دێتەوە مەیدان یان دەمیرتاشیش وەکو کۆمەڵێک سیاسی دیکە لە زینداندا بە پەراوێزخراوی دەمێنێتەوە و کۆتایی پێدێ؟ مەبەستمان لە کۆتایی مەبەستمان ژیانی سیاسیە. ئایا بزوتنەوەی لەگاڵ دەگاتە کوێ؟ ینی پێشەوەی بکەوینە ناو باسەکە دەمەوێ بۆ ئەو کەسانەی کە شارەزاییان لە بزوتنەوەی لەگالی کوردی نییە لە تورکایی یان کەمە پێشتر ینی لە دوای دەستگیرکردنی ئۆزەلان و لە سەرەتای 2000ەکاندا کاتێک ئاک پارتی هات پێشتر کۆمەڵێک کەسایەتی کوردی لە دیاربەکر و باتمان و ماردین و جەزیرە و ئەوانە دەنگیان دەهێنا وەکو تاکە کەس دەچوونە پەرلەمان. ئەو کاتە ژمارەی پەرلەمانتاران 20 زۆر چل کەس. بەڵام دوایی لەو سەردەمەدا ینی لە سەردەمی سەرەتای 2000ەکان پێش 2016 ئۆجەلان لە زیندانی ئیمرالیدا وەکو ئێستا نەبوو، هەموو حوتویەک پارێزەرەکەی دەدیت، بنەماڵەکەی دەهاتە لە هەمان کاتدا توانایەکی بێوێنەی هەبوو لەوەی کە بخوێنێتەوە پەرتووک و ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و رادیۆ شتیواشی هەبوو. ئەو کاتەدا هەستی بەوە کرد ئەوەی دەبینی کە لەکوێ کەینێ حیزبێکی لایەنگری کێشەی کورد کە چونکە نامانەیە بڵێن حیزبی کوردی، چونکە حیزبی کوردی نییە، حیزبی تورکیایە، بەڵام لایەنگری کێشەی کوردی کە کوردەکان پێشەنگایەتی بکەن لە چ کاتێکدا ئەتوانێ وەکو حیزب بربەستی هەڵبژاردن لە سەداددا تێبپەڕێنێ. چونکە ئەگەر بربەستی هەڵبژاردن تێنەپەڕاند وەک حیزب چیە هەڵبژاردن دەبێ بربەستەکە تێبپەڕێن، بەڵام وەکو تاکە کەس بچین ناتوانانی بربەستەکە تێبپەڕێنێ. کێشەی تاکە کەس چییە؟ ناتوانی ئەتۆ ئەو دەنگانەی کە لایەنەکان دەیدۆڕێنن لە بۆ خۆت ببی. ئەگەر وەکو حیزب بچی یەک بەڕێکخراوە دەچی ئەتۆ ڕێکخراوی فراکسیۆنی لەوێ خەڵکیش وهات تەماشا دەکا. بەڵام ئەگەر بە تاکە کەسی بچی وەکو ئەحمەد تورک و وەکو ئۆسمان بایدەمیر و لەیلە زانا تەماشا دەکەن. لە هەمان کاتدا ئەگەر وەکو تاکە کەس چوونە هەڵبژاردن بە تەنیا ئەو دەنگانە دێنن کە حەقیان دەنگی دیکە ناهێن. بەڵام ئەگەر وەکو حیزب چی هەڵبژاردن ئەو حیزبانەی کە بربەستەکە تێناپەڕێنن دەنگی ئەوانیش لە بۆ تۆ دەمێنێتەوە. یعنی ئەگەر تۆ 6 کەست قازانج کردبێ بەڵام بربەستەکەت تێپەڕاندووە ئەکرێ ئەتۆ 7 کورسی بەدەست بێنی. لێم تێگەشتن لە مەبەستەکەمدا. جا ئۆجەلان ئەمەی بینی ئیتر سیاسەتی لەگالی کوردی کۆنی سەردەمی لەیلا زانا و ئەوانەی گۆڕی بۆ سیاسەتی بە تورکیایی بوون، حیزبی تورکیا. چونکە ئۆجەلان باش لەوە گەیشت بوو لە دوایی نەوەکو بە تەنیا لە زیندان پێش زیندانیشدا لەوە گەیشت بوو کە مەسەلەی کورد بە مەسەلەی ناسیۆنالیزم و شەڕی ڕزگاری نەتەوەی کلاسیکی چارەسەر نابێت کە مەبەست لێی ڕووخاندنی دەوڵەتە و دروستکردنی دەوڵەتێکی دیکێ. ئەتۆ ناتوانێ بەو ژمارە چەکدارەکەمە بەو بێ پشتیوانیە لەناو ئەم میلەتە پەرت و پەرش و بڵاوە دەوڵەتێکی ئەندامی ناتۆ بڕووخێنی و دەوڵەتێکی کوردی دروست بکەیت. یعنی ئەگەر ئەتۆ دەوڵەتی کوردیش دروست کرد، ئەگەر ئەمریکاش ئەو دەوڵەتی لە بۆ دروست کردی، ئەتۆ لە باشترین حاڵەتدا دەبیە دوژمنی سێ نەتەوەی زۆر گەورە: ئێرانیەکان، تورکەکان و عەرەبەکان. یعنی زۆر لە ئیسرائیلت یعنی مەترسیەکە توش دەبێت کە لە مەترسی سەر ئیسرائیل زۆر گەورەترە. یعنی ئیسرائیل بەو هەموو پشگیریە جیهانی خۆی، بەو هەموو چەک و تەقەمەنیە، بەو هەموو شارەزایی و لێهاتوویەی
ئینجا تاوەکو ئێستا تەماشا دەکەین کە مەترسی لەسرە بەردەوام سەرباری ئەوەی کە بەشێکی زۆر لە دەوڵەتە عەرەبیەکان و دەوڵەتە ئیسلامیەکان سەختەکاری دەکەن لە ژێرەوە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیلە با لە بابەتەکەمان دوور نەکەین ئەو جەلان بە دەڕێکردن بەوە مادەم ئەتۆ دەوڵەت دروست ناکەی دەبێت چی بکەیت دەبێت چی بکەیت دەبێت سیاسەتێکی بە تورکیاییت هەبێ لە بۆ ژمارەیەکی وها جددی کوردان لە تورکیا کە ئەوان بخۆیان باس لە 15 میلیۆن دەکەن ڕنگ بێ زیاتر بێ ڕنگ بێ کەمتر بێ ئەمیان کێشە نییە لە بۆ ئەو ژمارە جددیە ئەتۆ چی دەکەی یاە دەبێ ئەتۆ یەک تاقە ڕێگات هەیە سیاسەتی بە تورکیاییت هەبێت لەو چوار سێوێدا دەم پارتی دروست بوو دەم پارتی لە ڕۆژی ئەمڕۆماندا لە دوای هەڵبژارد ینی لە دوای ئەوەی کە دەمیرتاش و هاوڕێکانی زۆربەی بەرایەتیەکانی کەوتونەتە زیندان تەماشا دەکەین لە ناو دەم پارتی یعنی هەدەپەی پێشوو دەم پارتی ئێستا دەمیرتاش و هاوڕێکانی ینی هاوڕێکانی زیندان و قەندیلدا تەماشا دەکەین بێتەنسیقیەک هەیە بێ کۆمونیکاسیۆنێک هەیە ویانیش متمانەکردن بە یەکتری کەمە بەڵام لە هەمان کاتدا سەرباری ئەوەی کە دەمیرتاش لە زیندانە لە هەمان کاتدا حیزب هەیە کە بەڕێوەبەرایەتی خۆی هەیە مەکتەب سیاسی ئەندامی کۆمیتەی ناوەندی ئەوانە بڕیار دەدەن دەمیرتاش نایدا لەو کاتەدا دەبینین کە بەڕێوەبەرایەتی حیزب زۆر زۆر لاوازە توانای سیاسەتکردنی بەڕاستی نییە کە توانای سیاسەتکردنی نییە تەماشا دەکەین زۆر جار دەکەوێتە کێشەی زۆر زۆر گەورە وەکو لە هەڵبژاردننی پێشودا لە هەڵبژاردننی پێشودا نەتوانی قەناعەت بە لایەنگرانی بێنی کە ئەوان بۆ ئەو جۆرە سیاسەتە دەکەن و نەشتوانی بازارێک یعنی ئاڵوگۆڕیەک لەگەڵ ئەو لایەنە بکە کە دەنجی پێئەدا مەبەستمان جەهەپەیە و جەهەپە لە بۆ دەورەی دووەم هەڵسا لە جیاتی ئەوەی سوپاسی کوردان بکە سوپاسی هەدەپە بکە ئەم جارە لە بۆ دوو دەنجی زیاتر لەگەڵ حیزبێکی فاشیست اتفاقی کرد کە داوا دەکاتن سیاسەتی قەیوم بەڕێوە بچێ لەسەر شارەوانیە کوردەکان کەسێکی فاشیست و ڕاسیست و دژ بە بیانیەکان و ئەمە وای کرد کە زۆربەی زۆری خەڵکەکە بتۆرێن هەدەپە ویانش دەم پارتی بڵێن لە ماوەی ئەو ماوەیەدا یعنی ئەمە 9 مانگە بەردەوام خەریکی کۆبوونەوەی ڕەخنە لە خۆی دەگرێ و داوای لێبوردن لە خەڵک دەکا کە ئەم جارە بە قسەی خەڵک بکەن خەڵک داوای چی بکە ئەوان ئەویان دەوێت خەڵک داوای چی دەکا خەڵک ئەڵێ لە هەموو حاڵەتەکاندا لە بۆ سەرۆک کۆماری لە بۆ پەرلەمان و لە بۆ سەرۆکی شارەوانیەکان نابێ بزوتنەوەی کوردی بەبێ بەرامبەر دەنگ بداتە لایەنێک دەبێ بەرئەندامی خۆی کاندیدی خۆی هەبێ و ئەمە پێشنیاری دەمیرتاشش بوو لە بۆ هەڵبژاردننی ڕابردووتە و تەباشا دەکەین لەو حاڵەتەدا بەڕێوەبەرایەتیەکە ئەگەری زۆر بوو لەو ماوەیەدا لەو دوو حوتێدا بکەوێتە هەمان هەڵی هەڵبژاردننی ڕابردوودا کە بەبێ ئەوەی شتێک لە کەماڵ قلشدار ئۆغڵ و داوا بکە ویانیش بڵێن لە دەوڵەت ویانیش لە جەهەپە ویانیش دەرگاکە لەسەر خۆی بچووک نەکاتەوە ڕێگاکان ڕێگای مناوەڕە یعنی دەرگای خۆی لەسەر هەموو لایەنەکان بکاتەوە خۆی بچوو کردەوە خۆی بە کەماڵ قلشدار ئۆغڵدا تەسەوڕ و دیتنێکی وای لە لای ئۆپۆزیسیۆن دروست کرد کوردەکان هەرچی دەکەن با بکەن بە جەهەنەم بێ ئەوان مەجبورن لە کۆتاییدا دەنگ بە ئێمە تەسەوڕێکی وای دروست کرد و ئەمە دوای ئەو هەموو ڕەخنە لە خۆگرتنە کە ئەم جارە گوێ لە خەڵک دەگرن و خەڵکیش داوا دەکا لە شارەکاندا بەرئەندامی خۆیان هەبێ دەنگ نەدەنە خەڵکی دیکە ئەم جارە خەریک بوو کاندیدیان نەبێ
لەو بینەدا تەماشامان کرد دەمیرتاشێک پەیدا بوو. ئەو دەمیرتاشەی کە 9 مانگ بەر لە ئێستا 6 مانگ 7 مانگ 8 مانگ 9 مانگە نازان بە تایکیدی بەر لە ئێستا لە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی ڕابردوودا لە ریپۆرتاژێکیدا لەگەڵ ڕۆژنامە نووسێک بە دوور و درێژی زۆر ڕەخنەی توندی لە حیزبەکەی خۆی گرت و ڕەخنەی لە بزوتنەوەی کوردی گرت و لە هەمان کاتدا ئیتر گوتی من ماوەیەک واز لە سیاسەتی ئاکتیڤ دێنم، یعنی لە سیاست ماوەیەک دەکشێمەوە. ئیتر تەماشاکەمان کرد لەو بینەدا دەمیرتاش جارێککە وەکو قارچک لە ژێر عەرزدا سەری خۆی دەرهێنا و تۆپێکی فڕەدا، بەڵام ئەو تۆپەی ئەم جارەی دەمیرتاش کە لە ناو زینداندایە کەسێکە لە لای بەڕێوەبەرایەتیەکەی گوێی لێ ناگیری، نامە دەنووسێ، نامەکانی لە تەلەڤیزیۆنەکانی کوردیدا بڵاو ناکرێنەوە، بەقەد ئاک پارتی بزوتنەوەی کوردی هەموو باڵەکانی، یعنی هەموو باڵە یاساییەکە و نایاساییەکە و باڵی شاخی و باڵی شاری هەمووی ئیهمالیان کردووە و گۆشەگیریان کردووە. لەو سەرباری ئەوەدا تەماشامان کرد دەمیرتاش ئەم جارە تۆپێکی فڕەدا و تۆپەکەی دەنجی ئەگەر ساچمە و گولەکەش بە هەندێک لایەن نەکەوت بێ دەنگەکەی خەریک بوو گوێی ئەو لایەنانە کەڕ بکە. ئێستا کە باسی ئەوە دەکەین لایەکی دیکە تەماشا دەکەین مەسەلەی سووریا هەیە، یعنی لە دوای ئەوەی کە پێشتر وەکو وتمان ڕەوسێکی جیاوازتر هەبوو لەوەی ئێستاکە. پێشتر کە سووریان نەبوو ئاک پارتی هەموو دەرگاکانی لەسەر ئۆجەلان دانەگرتە بوو، یعنی بزوتنەوەی کوردی ئۆجەلانی هەبوو. ئۆجەلان بەلای کەمی حوت و جارێک هەندێک زار حوت و دوو جار کەسێکی دەدی جا چ برایەکەی بێ محەممەد ئۆجەلان و یانیش پارێزەرەکانی بن، وەکو وتم پەرتووک و ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و رادیۆ شیوای پێدەگەشت ئەیتوانی سیاست بکەوە ئەیتوانی ئەو سیاست و فکرە دەرخاتە دەرەوە. بەڵام لە دوای ئەوەی مەسەلەی سووریا هاتە ئاراوە ئیتر دەوڵەتی تورکیا نەیتوانی لە مەسەلەی سووریادا تێبگە. یعنی ئۆباما لە سەردەمی بەهاری عەرەبیدا پێش بەهاری عەرەبیدا بڕیاریدا بوو ئەوە سیاسەتی هەموو دەوڵەتی ئەمریکایە، سیاسەتی دەوڵەتە سیاستی ئۆباما نەبوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکشێنەوە هێزەکانیان بەرەوە پاسیفیک بدەن، چونکە لە ئایندەیەکی نزیکدا هەندێک هێز دەکرێت تەحەدای ئەمریکا بکەن کە مەبەستیان چینە، لە بۆ هەندێک دەبێ بچن لەوێ ڕێڕە و مەمەڕە ئاویەکان کۆنتترۆل بکەن. ئەمە سیاسەتی جیۆپۆلۆتیک و هەژمونگەرایی جیهانی پێدەڵێ. لە بۆ ئەوەش ئەتۆ دەبێ ئەو هێزەی خۆت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکشێەوە. لەو بینەدا بەهاری عەرەبی هاتە ئاراوە، دوای ئەوە داعش لە سووریا هاتە ئاراوە. ئیتر داعش ئەمریکای ناچار دەکرد بێتەوە ناوچەکە لەلایەک، بەڵام ئۆباما زۆر هەوڵیدا کە تورکیا ئیقناع بکە، ڕازی بکە لە جیاتی سیاسەتی ئیخوان موسلیمین و لە جیاتی دەستێکەڵاوکردن لەگەڵ داعش سیاسەتێک بکە کە هەرێمەکە تا ڕادەیەک ئارام بێ و ئیتر هەندێک بارە قورسەکە لەسەر ئەمریکا هەڵبگرێت. بەڵام تورکیا لەمە تێنەگەشت. تورکیا هاوکاری ئەمریکای نەکرد سەرەتا، لەمە تێنەگەشت، ئەمەی نەخوێندەوە و لە هەمان کاتدا ئیتر ئەمریکا ناچار بوو لەگەڵ کوردەکان ڕێککەوت، لەگەڵ کوردەکان ڕێککەوت بۆ شەڕی داعش. کاتێک دەوڵەتی تورکیا نەوەک ئەردۆغان بەتەنیا هەموو دەوڵەت ئەمەی بینی ئەمە بە هەڵە تێگەشتن، لەمە تێگەیشتن کە دەیانەوێت دەوڵەتێک لە بۆ پەکەکە دروست بکەن. هەتا وەکو ئێستاش کێشەی دەوڵەتی تورکیا ئەمەیە، یعنی کێشەکە بەتەنیا فاشیزم نییە، بەتەنیا نەتەوەپەرستی نییە، بەتەنیا ئەوە نییە کە لە 100 ساڵەی دەوڵەتدا کێشەیەکی منطقی هەیە دەربارەی کورد و نەتەوەکانی دیکە.
لە هەمان کاتدا کێشەیەک هەیە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەوانەی ئێستا تورکیا بەڕێوە دەبن هەر هەمویان قەناعەتیان بەوە هینەیە کە ئەو ڕۆناسبەی ئەمریکا دەوڵەتێک لە بۆ پەکەکە دروست دەکاوە ئەو دەوڵەتە بەتەنیا لە عراق نییە بەتەنیا لە سووریا نیە لە بۆ ئێران و لە بۆ تورکیاش دەستی مەسەڵەن تورکەکان زۆر ئەمە بەگوێی ئێراندا دەدەن ئێران تەقەی سەری دێتون کە ئێرانیەکان دەزانن شتێکی وا لە پرۆژەی ئەمریکادا نییە شتێکی وا بەو شێوەیە لە پرۆژەی ئەمریکاندا نییە ئەو ڕۆژ ئاوایە چی لێ دێ وەکو باشووری لێ دێ یان نا ئەمە شتێکی دیکە دوایی دەینە سەرەوەش بەڵام ئەمە کێشەی دروست کرد کە دەوڵەتی تورکیا لەو کاتەوە گۆشەگیری بخاتە سەر ئۆجەلان ئەمەیان یەک لەلایەکی دیکە کەسە کاریزماتیک و بەهێزەکانی کەسە سمارتەکانی سیاست کە دەمیرتاش و هاوڕێکانی بوون هەر هەمیان بخاتە زیندان و ئیتر بەو شێوەیە لێرەدا تەماشا دەکەین کە بەڕێوەبەرایەتی سیاسەتی کوردی کێشەیەکی وای هەیە ناتوانێت لەو وەزع خراپەدا لەو وەزع ناخۆشەدا سیاست بکە هەڵمەت دەکا بەڵام هەڵمەتەکە لەسەری دەشکێتەوە ئیتر لەو بینەدا کە حیزب هەیە لەلایەک و دەمیرتاش هەیە لەلایەکی دیکە حیزب ئوسوولە دەستگایە ڕێکخراوە ڕاستە بەڵام حیزب ناتوانانی سیاست بکە و خەڵکەکە دەمیرتاشی خۆش دەوێت لەگەڵ دەمیرتاشدایە و دەمیرتاش دەتوانی سەرباری ئەوەی لە زینداندایە هەر لێ دوانێک دەدا هەموو مێدیای تورکیا بە دوژمنەکانیشەوە بە ڕۆژان بە سەعاتان قسەی لەسەر دەکەن بەڵام کوردێکی دیکە حتا قەندیلیش حت مراد قەرەیەڵان و ئەوانە هەموو ڕۆژە قسە دەکەن خۆ لەسەر تەلەڤیزیۆن کەس لە تورکیا باسییان ناکە کە دەمیرتاش دەست دەگرێتە تویت و قەڵەمەکەی هەموو تورکیا قسەی لەسەر دەکەوە بە پێی ئەوە ئەتوانێ مێز و تەلەڤیزیۆن و سیاست هەمووی تێکەڵ و پێکەڵ بکە ئەمە مەسەلەکەیە با بینەوە سەر سیاسەتی ڕۆژانە و هەڵبژاردننی ئایندە کە لە شارەوانیەکاندا سەر ینی هەڵبژاردننی هەرێمی و هەڵبژاردننی شارەوانیەکان کە و ئەبزانم سیویەکی مانگی سەیە ساز دەبێت وەکووتم لە ئیستانبول ئێستاکە لە ئیستانبول ژمارەیەکی کورد هەیە کوردەکان دەتوانن بەتەنیا ئیستانبول نیە ئەنقەرەش وایە ئیزمیریش وایە مێرسینیش وایە بەڵام ئیستانبول گەورەترین شارە و شارێکە هەم لە بۆ ئۆپۆزیسیۆن هەم لە بۆ تورکیا هەم لە بۆ جیهان هەم لە بواری ئابووری هەم لە بۆ کوردەکان زۆر گرنگە یان ژمارەیەکی زۆر زیاد و 4-5 میلیۆن کەس هەبێت لە هەمان کاتدا لەوێ چێ ماوەیەکی درێژ بدۆڕێنی ئەو ئەکرێ لە تەواوی تورکیادا پاشە کشەی پێ بکرێ جاری پێشوو ئاک پارتی دۆڕاندی ئەگەر ئەم جارش بدۆڕێنی کە خۆی وەکو بەهێزترین لایەن دەبینێ و پێی وایە ئۆپۆزیسیۆن و جەهەپە مردووە لەو حاڵەتەدا ئەگەر ئەم جارش بدۆڕێنی ئەمە ئەگەری زۆرە کە ئاک پارتی تووشی کەشی زۆر گەورە بە مەسەلەکە ئەوەیە جا لێرەدا ئیمام ئۆغڵو کاندیدەکەی ئاک پارتی بەرامبەر یەکتر دەبنەوە بەڵام هەروەکو وتم ئیمام ئۆغڵو کەسایەتێکە کە پێشتر ئەگەر کوردەکان بە تەنیا نەبن کوردەکان ڕۆڵیان زۆر بووە لە سەرکەوتنی ئەودا 5 ساڵ پێش ئێستاکە قەناعەتێکی وای هەیە ئێمە بۆ پێویست دەکا بچین لەگە دەم پارتی دابنیشین و تەعبیزیان پێدەین لە شوێنێک کە شتێکیان پێدەین ئەوان ناسار دەبن لە کۆتاییدا چونکە دەنگ بە ئەردۆغان نادەن دەنگ بە ئێمە ئەدەن دەنگ بە ئێمەدا ئەوە وەکوتم تەسەوڕێکی وای دروست کرده بوو ئیتر خەریک بوو دەم پارتی بەڕاستی ینی ئەوەی من تەماشام دەکرد پێش هەڵمەتەکەی دەمیرتاش خەریک بوو ئەمە قبول بکەن یعنی بڵێن لە ئاخریدا با بزانانی چیان داینێ ئەوەی دەکەین
چیان داینێ ئەوەی دەکەن دەنجیان پێ دەکەن وەکوتم لەو بینەدا ئیتر تەماشامان کرد چەند شتێک ڕوویاندا وا دیارە ئەردۆغان زانی بووی کە دەمیرتاش هەڵمەتێکی وا دەکات چونکە لە زیندان مرۆڤەکان لەژێر کۆنتترۆلی میت و پۆلیس و کامێرای چاودێری و تەلەفۆنەکانیان کۆنتترۆل دەکرێت ئەوانە ڕنگ بێ ئەمەی زانی بێ چەند سعاتێک پێش ئەوەی کە بەشاق دەمیرتاش 2 حوتوبەر لە ئێستا سەردانی سەلاحەدین دەمیرتاشکە لە زیندانی ئێدیرنە تەماشامەکە لەیلا زانا لێ دوانێکیدا لێ دوانەکەی لەیلا زانا حوتەش ساڵە بزرە خۆ پیشاندان دەکرێت دیار نییە تازیە دەکرێت دیار نییە هەڵپەرچێ دەکرێت دیار نییە بۆ مەلەرزە دێ دیار نییە هەرچی بکرێت لەیلا زانا دیار نییە ئیتر خۆی بزر کردووە خۆی ون کردووە وەکو دەزانین لەیلا زانا کەسێکە کە بیرکردنەوەی جیاوازە لە بزوتنەوەی چەپی کوردی لاو مەبەستمان لە قەندیل و بەڕێوەبەرایەتی دەم پارتی و هەدەپەشە تا ڕادەیەک باوەڕی بەوە هەیە کە دەوڵەت دەتوانێت کێشەکە چارەسەرکە واتە ئاک پارتی دەتوانێت کێشەی کورد چارەسەرکە لێ دوانێکیدا داوای گوڵێکی پێشکەشی ڕەزەت تەیب ئەردۆغان کرد گوتی با سەرۆ کۆمار پرۆسەی ئاشتی لە فرێزەرەکەی لە سەلازەکەی دەربێن هەر دوای ئەوە تەماشامان کرد بەشاق دەمیرتاش وەکوتما سەردانی سەلاحەدینی کرد کاتێ لە زیندان هات دەرەوە لە لێدوانێکیدا باسی لەوە کرد ئەگەر حیزبەکەی پێی خۆش بێ و لە بەرژەوەندی ئاشتی و دیموکراسی و چارەسەرکردنی کێشەکاندا بێ ئامادەیە بۆ ئەوەی خۆی بپاڵێوێ بۆ سەرۆکایەتی شارەوانی ئیستانبول و ئەمە یەک جەهەپە و ئۆپۆزیسیۆن و ئەکرەم ئیمامۆغڵوی ترساند چونکە ئەگەر بێت و 4 ملیۆن کەس یان 5 ملیۆن کەس یان 2 ملیۆن کەس بربژێرێک پاڵێوراوێکی بەهێزیان هەبێ وەکو بەشاق دەمیرتاش کە هەرچەندە بەخۆی سیاسیە بەتوانایە مامۆستایە ئەوە 2-3 ساڵە بە تایبەتی لە هەموو کۆڕکۆبوونەوەکاندا بەشدارە بەڵام ئیلهامی خۆشی لە پاشناوی دەمیرتاش وەردەگرێ پاشناو لە تورکیا زۆر گرنگە یعنی ئەمانەی پاشناوی ئەوەیان هەیە ئەگەر هیچیش نەبن بەڕاستی دەتوانن زۆر شت ببن مەسەلەن بۆ نمونە عومەر ئۆزەلان منداڵێکە کە تەماشای تویتەرەکانی دەکەی یعنی بەڕاستی فەرقێکی نییە لەگەر کادرێکی مەڵبەندەکانی سلەیمانیە و یانیش لەقەکانی هەولێر و کۆیە و ئەمانە هیچ ئاستێکی زۆر نزم زۆر بەسیط پۆپولیزمێکی زۆر گوندیانە بەڵام تەماشا دەکەین لەبەرەوەی عومەر پاشناوەکەی ئۆزەلانە ئەندام پەرلەمانە سەدان کەس لەبەری هەڵدەستی دادەنیشی جا بەشاقیش وایە بەشاق هەرچەندە نابێ ناحەقی بکەین بەخۆی وەکوتمان مامۆستایە و سیاست مەدارە و بەتواناشە بەڵام ئیلهامی خۆشی لە دەمیرتاش وەردەگرێ ئەگەر بێت و بەشاق دەمیرتاش دەنگ بێنێ ئەو دەنگانە ئەو یعنی ئەگەر بێت و بەشاق دەمیرتاش نەبێ ئەو دەنگانەی کوردەکان لە بۆ ئیکرام ئۆغڵو دەچن خۆ لە بۆ کاندیدەکەی خۆ لە بۆ پاڵێوراوەکەی ئەردۆغان ناچن ئەمە دیارە چونکە کوردەکانی ئیستانبول بەشی زۆریان نزیکی ئیمام ئۆغڵونەوە ئیمام ئۆغڵو بمانەوی نەمانەوەی خۆشمان بوویانە لە بۆ ئیستانبول کاری زۆر گەوری کردووە یعنی سەرباری ئەوەی کە زۆر شتیان لە بەدەست دەرهێنەیە سەرۆک شارەوانیشی زۆر سەرکەوتەوە بەڕاستی سیاست مەدارێکی بەتوانایە لیدەرە سەرکردەیە ئەمە دیارە و بەرچاوە لە بۆ هەندێک کوردەکان ئەگەر بێت و کەس پاڵێوراوێکی بەهێز نەبێ دەنجی خۆیان بەو دەدەن کەواتە ئەگەر هەبێ دەنجی خۆیان بەو نادن کە دەنجی خۆیان بەو نەدا بە حیلە و بە پارە و بە ترس ئەکرێ ئاک پارتی ئەکرەم ئیمام ئۆغڵو بە دۆڕاندن بدا و ئیستانبول بخاتە دەستی خۆی مەسەلەکە ئەمەیە بەڵام کاتێک دەمیرتاش ئەمەی کرد لە ئەوە دیار بوو کە پرس و ڕای سەرەتا بە
حیزب نەکردووە بەخۆی ئەو دەست پێشخەریە کردووە لە ناو حیزبیشدا ئیتر کە یەکەمین لێدواندران بە سەریان سوڕ مابوو کە ئەوە لە کوێ هات بەشاق دەمیرتاش خۆی وەکو پاڵێورا و نیشان دەدا ئێ باشە وەکو پاڵێورا و نیشە ینی چی بکەن چی نەکەن ئیتر گفتوگۆ دەرکەت هەمومان دەزانین دەمیرتاش لە دوای ئەوەی کەوتە زیندان دوو لایەنی کەیف خۆشکردن بەتەنیا یەک لایەن نا یعنی بەداخەوە بەڵام ئانالیز بە عاتیفە نابێ ئانالیز بەوە نابێ کە ئەتۆ حیسابی هەستیاری هەندێک کەس بکەیت ئانالیز دەبێ ڕاستیەکەی باس بکەیت کاتێک دەمیرتاش کەوتە زیندان بەتەنیا دڵی ئەردۆغان و ئاکپارتی خۆش نەکرد دڵی بەڕێوەبەرایەتی هەندێک بەشی زۆری بەڕێوەبەرایەتی هەدەپەی خۆش کرد دڵی قەندیلیشی خۆش کرد بۆ ئایامانە دوژمن نەخی ئەوانە دەمیرتاشیان زۆر خۆش دەوێت بەڵام وەکوتم پۆپیلاریتەی دەمیرتاش و خۆشەویستی ئەو لە لای خەڵک حیزب و بەڕێوەبەرایەتی و قەندیلی تێپەڕاندە ئێستاکەش ئەو جەلانی لێ دەرخی لەناو ئەو بزوتنەوێدا دەمیرتاش یەکەمین کەس یعنی ماندێڵای کوردی دەمیرتاشە ئەگەر ئەو جەلانی لێ دەرخی جا ئەمە وای کرد کە ناچار بەبێ بەردەوام گوێی لێ ناگیرێ وەکوتم لە دوانەکانی بڵاو ناکەنەوە سانسۆری لەسرە بەڕاستی لە هەموو شوێنەکاندا سانسۆری لەسەریانی مەبەستم کوردەکانە بەتەنیا ئاکپارتی نییە لە دەمیرتاشدا کوردەکانیش بەردەوام لێدەن ئیتر ناچارە هەندێک جار بەخۆی ئەمری سیاسەتی ئەمری واقع فەرز بکە و ئەم جارە سیاسەتی ئەمری واقعی فەرز کرد بە شاق دەمیرتاش گوتی من ئامادەم بم کاندی ئەمە ورەیە خەڵکی زۆر بەرز کردەوە حیزب خەریک بوو گوێمان لێ نەگرێ دەمیرتاشێک سەری هەڵدا ئیتر حیزبی ناچار کرد کە کاندید هەبێ بەڵام وەکووت ئەگەر بەشاق دەمیرتاش بکەنە کاندید ئەمە نابێت چونکە ئەوان پێیان وایە ئەگەر بیکەنە کاندید ڕنگ بێ وها بیرکەنەوە ئەگەر قبول بکەن کەواتە حیزب نەماوە هەموو شتێکی تەسلیمی کەسێک کردو کە لە زیندانە ناوی دەمیرتاشە بەبێ دەمیرتاش لەمە دووە نابێ کۆبوونەوەش بکەن نابێ هیچ شتێک بکەن ئەمە ڕنگ بێ وا بیر بکەنەوە لە بۆ هەندێ ئیتر گفتوگۆکرا ئەو گفتوگویانەی کە دەبینین لە ئاخیریدا لەگەڵ دەمیرتاشەکان ئەو گفتوگویانەی کرێت چ لە زیندان چ لەگەڵ بەشەق گەیشتە ئەو ئەنجامەی کە ئیقناعی بکەن کە بەشەق دەمیرتاش خۆی بکشێنێتەوە لە جیاتی ئەو چێ بێ لە جیاتی ئەوەی مەراڵ بێشک تاش بێ ئیتر پاشان دێمە سەرەویش ئەگەر بەشاق دەمیرتاش وانی سلاحەدین دەمیرتاش سووربانە لەسەر ئەو هەڵوێستەی خۆیان ئەوە دەم پارتی بێگومان دەبوو دوو پارچە و لە ناو دەچوو خۆی لە خۆیدا وەزقی زۆر خلاف ناتوانانی سیاست بکە خەڵکیش ئیتر تەماشا دەکەین لە نێوان سیاسەتی ئەوان لە نێوان داخوازیەکانی خەڵکیشدا عەرد و عاسمان فەرق هەیە لە بۆ هەندێ ئەگەری زۆر بوو کە دەم پارتی ببێتە دوو پارچە ئیسلاحەدین دەمیرتاش نیازی شوای نیە ئیسلاحەدین دەمیرتاش دەم پارتی وەک پارتی خۆی دەزانێت دەیەوێ بەتەنیا ویستویەتی ئەو پارتیە لە هەرزان فرۆشی ڕزگار بکە بەڕاستیش لە هەرزان فرۆشی ڕزگار کرد یعنی بە قەندیلی گوت من هەم ناتوان حساب بۆ من نەکەم بەڵام یعنی ڕاستە بەشاق دەمیرتاش خۆی کشاندەوە کشیانیش کشاندیانەوە بەڵام دەمیرتاش گۆڵی خۆی کرد لێرەدا لە لێدوانێکی چوار لاپەڕەیەدا بە هەموو لایەنەکانی گوت دەتوانم ببمە کینگ میکر یعنی دەتوانم ڕۆلی ئەوە بینم چێ دەبێتە سەرۆکی شارەوانی ئەگەر پێویست بکە لەگەڵ جەهەپە و ئەگەر پێویستیش بکە لەگەڵ
پارتیش دەتوانن دابنیشن ئەمە هەڵە نییە. یعنی بەدەم پارتی و بە قەندیل دەڵێ سەرباری ئەوەی پۆتانسیەل و توانای لە سەدا 13 دەنگەکانتان هەبوو، ئیتر لە هەڵبژاردننی ڕابردوودا بەگوێی منتان نەکرد و دۆڕانتان، چونکە بمانەوە نەمانەوە لە هەڵبژاردننی ڕابردوودا هەدەب یانیش ئیتر دەم پارتی ئێستا لە سەدا 20 تا 25 دەنجی وەندا کرد و دەمیرتاش ئێستا وایان پێ دەڵێ، چونکە کلسدار ئۆغڵو پێمان گوتن چی کرد و خەڵکەکە تۆڕە بوو، خەڵکەکە لە پارتی ئەوە بوو ئەوە 9 مانگە حیزب دەخوازێ خەڵک کۆبکاتەوە سەریت. جگەلەوە دەمیرتاش و خەڵکەکەش گەشتونەتە ئەو ئەنجامەی کە جەهەپەی جاران نیە، جەهەپە ناتوانێت ڕۆڵ ببین، ناتوانێت سەرکردایەتی ئۆپۆزیسیۆن ببینێ، ناتوانێت گۆڕانکاری بکە. ئیتر لە بۆ هەندێک هەڵسا ئەمەی کرد، یعنی ئەو دەم پارتیەی کە بە مردوو باز دەکرا، کەس باسی نەدەکرد، کەس حیسابی بۆ نەدەکرد، هەندێک چندیان گۆ فڕێ بدەن لیان گەڕێن زاتە مردوونە دەترسێن کەنجی حیزبەکەیان دادەخرێت، ئەوەی دیکەش ئۆپۆزیسیۆنە باشەکە و چەپەکە دەیگوت لیان گەڕێن ئەوانە ناچارن دەنگمان پێوتن. دەمیرتاش لەو بینەدا هەڵسا بەوانەی گوت نەخێر وانە بە ئاگ پارتیش دەڵێتن ئەڵێ تەماشاک ئەمن سەرباری ئەوەی لە زیندانم ناتوانێت حساب بۆ من نەکرد، ئەمن لە زیندانیش ئەتوانم هەندێک شتکە ئەتوانم لەگەڵ جەهاپەش ڕێکەوم، بە جەهاپەش دەڵێ ئەتوانم لەگەڵ ئاگ پارتی ڕێکەوم، بە قەندیلیش دەڵێ یانیش بە بەڕێوەبەرایەتی دەم پارتی دەڵێ ناکرێ ئێوە ئەمن نەبینن حساب بۆ نەکەن. ئەمە زۆر زۆر گرنگە و ئەمە زۆر زۆر گرنگە لەوەیدا کە کەسێک سیاسەتی وەها بەهێز بە عاقڵ دەتوانێت ئەو ڕۆڵەی کە حیزبەکەی لەبیری کردووە، چونکە وەکو وتمان حیزبی لێگالی کوردی بنچینەکەی ئەوەیە و ڕقنە لە خۆگرتنەکەشی ئەوە بوو کە لەمە دووە لە خەڵک دوور نەکەوێتەوە، کۆبوونەوە بکە لەگە خەڵک چی دەوێ ئەمە بکە. ئیتر دەتوانین بڵین بەشاق دەمیرتاش کشایەوە، ڕنگ بێ کشانەوەی بەشاق دەمیرتاش وەکو زۆر کەس باز دەکەن ڕاستەوخۆ تەهدیدی قەندیل نەبێ، یعنی قەندیل پێم وانە هەموو ڕۆژێک بڵێ فلانە کەسی بکەنە پۆستەچی و فلانە کەسی بکەنە نانەواچی و فلانە کەسی بکەنە پەرلەمانتەر و ئەمە نییە. هەرچەندە لێدوانێکی مستەفا قەڕەسۆمان بینی خۆزکە ئەو لێدوانە نەبوایە، یعنی بەڵام کێشەکەی قەندیل لەوەدا چییە؟ ئەوەی کە دەبێ ڕەخنە بکرێت چییە؟ بەڕای من بەبێ ئەوەی کە مزامەلە بکەین یان بترسێن یان خەڵک فریو بدەین بڵێن هیچ کێشەیەک نییە و ینی زێدەڕۆیی بکەین بڵێن وەڵا دەمیرتاش و ئۆجەلان دژمنی یەکن، ئەو شێوەیە نییە. سیاست بە شێوەیەکی زۆر زۆر باریکتر چەندین سەرەداوی باریکن، ئەو سەرەداوە باریکانە مرۆڤ دەبێ ببینێ. هەتاوەکو قەندیل بەو شێوەیە مداخەلە بکە لە هەموو هەڵبژاردنەکاندا لە جیاتی دەم پارتی و لە جیاتی کادیرەکانی و لە جیاتی ئەوەی کۆنسەیەکی سەرۆکایەتی بینیتن بە سەعاتان بێتە سەر تەلەڤیزیۆن قسە بکە، هەموو ڕێگایەکیان نیشان بدە. ئەمە هەتاوەکو ئەمە هەبێ و هەتامەکو ئەمانە چەچیان بەدەست بێ شەڕ بکەن لەگەڵ تورکیا، ئەمە تەماشا دەکەین مەجای سیاسی و مناوەڕەی حیزبی لەگال یعنی دەم پارتی یان هەر کەسێک کەم دەکاتەوە. بۆ نمونە لە هەڵبژاردننی پێشوودا تەواو حیزبەکە بڕیاری داوە پشتگیری لە کەمال کلژدار ئۆغڵو بکە لە بۆ سەرۆکایەتی. ئەمە ڕاستە غەڵەتە لە لایەکدانێ، بەڵام
چ پێویست دەکا کە هەموو کەس پشتگیری دەکا و حیزبەکە بڕیاری دایە و شتێکی وا بکە هەموو ڕۆژێ کەسێک لە قەندی قسە بکە. من تەماشام کرد چواردە بەرپرسیاری پەکێکە ئەو کاتە لەسەر تەلەڤیزیۆنەکاندا قسەیان دەکرد بە تورکی و بە کوردی و دەبێ خەڵک پشتگیری لە کەماڵ کڵسدار ئۆغڵو بکە، ئێمە پشتگیری لێ دەکەین، ئێمە ئەردۆغان لە عەرز دەین، ئەردۆغان ئەمەی دەکردە کەرەستەیەکی پرۆپاگاندەی و کاکە تەماشا بکەن دەنگ مەدەن بە جەهەپە جەهەپە و ڕێکخراوی تیرۆریستی پەکەکە کە شەو ڕۆژ عەسکەرەکانمان دەکوژێ لەگەڵ ئەمریکیەکان لە هاوکاریدانە بۆەوەی دەوڵەتێکی کوردی دروستکەن تەماشاکەن لە پەنای یەکترن بەیەکەوەنە و بەڕاستی ئەمە دەورێکی زۆری بینی ئەمە دەورێکی زۆری بینی یان لە حەکاری پرۆپاگاندەی هەڵبژارن دەکرێت تەواو بەڵام بۆ بەجدیگەری لە شایە دەکەیت و هەڵپەرچێ دەکەیت ئەمانە شتگەلێکن نازانم یعنی قەندیل دەیەوێ نیشان بدە کە ئەوان لە مەرکەزی دنیایە هیچ شتێک بە بێوان نابێ و یانیش دەیهوێت لە خاڵێکی لاوازدایە دەیەوێ بە کوردەکان و بە دەوڵەتی تورکیا بڵێ تەماشاکەن ئێوە ڕاستە ئەو حیزبانەمان هەنا بەڵام ئەو حیزبانە هیچ نییە ئاخر قسە من دەیکەم وەرە لەگەڵ بکە باشە حیزبەکەت بۆ داناوە حیزبەکە دابخەکەواتە بە خۆت وەرە بە خۆت نایێ ئەو حیزبە دروست دەکەی بۆ لی تێکەدەی یعنی ئەمانە بەڕاستی شت گەلێکن دەبێ جەسارەت هەبێ قسەی لەسەر بکە وا دیارە ئەو چاوەڕوانیم لە لایەنگرانی ئەوانیە لە کوردستانی عراقنکە حاڵی لایەنگرەکانیان دەبینیتر ئیتر مەسەلەکە بەو شێوەیە خەریک بوو دەم پارتی خراپە بێ چونکە وەکوتم سەرەتا لێدوانەکەی بەشاق دەمیر تاشیان لەلا غەریب هات گوتیان ئێمە حەپەساین ئاگامان لێ نییە لە دواییدا ناچاریش بوون ئەو ئەمرە واقعە بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکەن و دەمیر تاشیش ئەوەی دەیویست گەیاندی کە مەبەستی بوو پەیامەکە بگەینێ پەیامەکەی گەیان جگە لە بۆی پەیامەکەی گەیان یعنی من وا هەست دەکەم کشانەوەی بەشەق دەمیرتاش ڕنگ بێ ئەوەش بێ کە لەگەڵ ئیمام ئۆغڵو ڕێککەوتن ئەمجارە ڕێککەوتنێک هەبوو بێ بەڵام ڕێککەوتنێکی ئاشکرا نەکراوە ڕێککەوتنێکی شاراوە بێگومان ئەو ڕێککەوتناوەنا منیش بیکەم بە شاراوی دێکم چونکە ئەگەر ئەمە بیکەی ئیتر نانی ئەردۆغان چەور دەکەی و ئیتر تەماشا دەکەین لە جیاتی بەشەق دەمیرتاش مەراڵ دانش بێشتاشیان پێشنیار کردووە بۆ سەرۆکایەتی شاراوانی بێگومان هاو سەرۆکیە بەتەنیا ئەو نیە بەڵام ئێمە لە پەنجەرە کوردیەکەوە بە تەماشای بابەتەکە بکەین یعنی مەراڵ دانش بێشتاش وەکووتم کەسایەتێکی گرنگە ڕۆلی زۆر گەورەی بینیون و بەردەوام وتەبێژی ڕۆلی وتەبێژی بینیوە و بەردەوام سەرۆکی فراکسیۆنی حیزبەکە بووە لە پەرلەمانی تورکیادا ئەدڤۆکاتە کەسێکی قسەزانە بە جەسارەتە بەتوانایە ئەمەیان هەمویان بەڵام لە هەڵبژاردندا سیاسەتی عاتفی دەوری هەیە وەکووتم لە ناو بزوتنەوەکەدا لە دوای ئۆجەلان دەمیرتاشتی لە دوای ئۆجەلان 100% دەمیرتاشتی هەندێک جار لە ناو تورکیادا لە سیاسەتی ڕۆژانەدا ئۆجەلانیش تێدەپەڕێنێ ئەمە زۆر گرنگە بۆیە مەراڵ دانش بێشتاش جێگای بەشەق دەمیرتاش پڕ ناکاتەوە بەڵام ئەوە نییە کە دەنگ ناهێنێ ئایا لێرەدا بازاڕێک کراوە لەگەڵ جەهەپە وانیش لەگەڵ ئەکرای ئیمام ئۆغڵو بازارەکە چییە نازانم بەڵام تەخمین دەکرێت کە ئیتر بازاڕێک کرابێ و هۆکار چی بوو کە مەراڵ دانش بێشتاشە بێگومان مەراڵ دانش پێشە زیاتر لەگەڵ بەڕێوەبەرایەتی بە گشتی لەگەڵ بزوتنەوەی کوردی زیاتر دەگونجێ وەکو وتمان لە نێوان ئەو بەڕێوەبەرایەتی و بزوتنەوەکە و دەمیرتاشدا هەندێک کێشە هەیە کەس ناتوانێت نیکۆڵی لەو کێشانە بکە بەڵام ئەو کێشانە لەو ئاستەدانین کە بتەقنەوە و هەڕەشە بن
چونکە هەدەف وانیش دەم پارتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەک باڵ نییە، حزبێکی کوردی نییە، حزبێکی کوردی نیە، تورکایە. پاشان ئەو کوردانێک کە لە ناویدانا ئەمانە یەک دەست نییە. کوردمان هەیە نزیکی پارتی دیموکراتی کوردستانە، کوردمان هەیە نزیکی یەکێتی نیشتیمانی کوردستانە، کوردمان هەیە نەتەوە پەرستە، کوردمان هەیە چەپە، کوردمان هەیە نزیکی پەکەکەیە، کوردمان هەیە دووری پەکەکەیە، کوردمان هەیە نزیکی ئیسلامیەکانە، ئیسلامیەکان ینی ناسنامەی ئیسلامیانەیە. تورکەکانش بە هەماشێوە، تورکی لیبرال هەیە، تورکی چەپ هەیە، تورکی دیموکرات هەیە، تورکی محافەزەکاریشی تێدایە. ئیتر مەسەلەکە دەبێ بەو شێوەیە تەماشا بکرێ وەکو بڵێ کە هەدەف ویانیش دەم پارتی 100% نزیکی پەکەکەنە و ئەمە شتێکی بەم شێوەیە نیە. لێدوانەکەی لەیلا زانا و ئەحمەد تورکیش زۆر گرنگە کە قسەی لەسەرکردن باسی لەیلا زانام کرد، بەڵام لەو ڕۆژانەی دواییدا ئێستا بووە بزانام ئەحمەد تورکیش لێدوانێکی نزیک لەیلا زاناییدا دەربارەی ئەوەی کە ئێمە بۆیە دەمان هەوێ کاندیدی خۆمان هەبێ، نامان هەوێ دەنگ بە جەهەپە بدەین، چونکە جەهەپە ناتوانێت کێشەی کورد چارەسەر بکە. ئەوەی کێشەی کورد چارەسەر دەکە ئەردۆغانە، چونکە ئەردۆغان دەوڵەتە. من پێم وایە ئەحمەد تورک و لەیلا زانا هەردووچیان کەوتونەتە هەڵا. ڕەنگ بێ لەیلا زانا پەیامەکەی پێ نێردرابێ بۆ چوونی خۆی نەبێ، بەڵام ئەحمەد تورک ئەوە بۆ چوونی خۆیتی و پێم وایە لەم ئانالیزەدا ئەحمەد تورک کەوتۆتە هەڵا. چۆن کەوتۆتە هەڵا؟ هەتا وەکو لە سەرتاشەوە باسم کرد، هەتا وەکو ڕۆژئاوا هەبێ نە ڕەجەب تەیب ئەردۆغان، نە جەهەپە، نە هیچ کەس لە ناو دەوڵەتی تورکیا کێشەی کورد چارەسەر ناکە، جارێکیکە نزیکی ئەمە نابنەوە. یعنی ئەو گۆشەگیری لەسەر ئۆجەلان هەیە، ئەو گۆشەگیریە لەسەر دەمیرتاشەیە، ئەمە سیاسەتی هەموو دەوڵەتە بە جەهەپەشەوە کە بەشێکە لەو دەوڵەتە، چونکە جەهەپە حیزبی کەمال ئاتاتورکە. بیانی مەبەستم هەموو حیزبەکانی ناو سیستەم لەگەڵ ئەوەدانا کە کێشەی کورد چارەسەر نەکری، دیوانیش بۆیان چارەسەر ناکرێت هەتا وەکو کێشەی ڕۆژئاوا چارەسەر نەبێ. جا کێشەی ڕۆژئاوا بەرەو کوێ دەچێ؟ بەرەو کوێ دەچێ؟ ڕەنگ بێ لە کۆتاییدا ئەمە زۆر گرنگە، یعنی لە ناو تورکیادا بۆ چوونێکی دیکەشەیە. تەواو کوردستانی عێراق دروست بوو، بەڵام لە کوردستانی عێراقدا هەتاوەکو ئەم دواییانەش کوردستانی عێراقدا پاروەنانێکی زۆر چەور بوو لە دەست تورکیادا. هەموو کۆمپانیاکانی ناردنە ئەوێ لەوێ کاریان دەکرد لە دروستکردنەوەی فڕۆکەخانە و نەخۆشخانە و ڕێگا و بان و خانە و بەرە و ئاپارتمەندەکاندا دەورێکی زۆری هەبوو و لە ڕێگای کوردەکاندا دەیتوانی لە بەغدا سیاست بکە و بەغدا تووشی کێشە بکە و بیهێنێ و بیبە. و لە هەمووشی گرنگتر مەسەلەی نەوت بێگومان تورکیا زۆر لەمە چوە پێش و حکوومەتی کوردیش بەڕای من زۆر لەمە چوە پێش و یعنی لە جیاتی ئەوەی لە چوارچێوەی یەکێتی لەگەڵ بەغدادا سیاست تێکی نیشتیمانی بەغدایی عێراقی هەبێ و بەو سیاسەتە لەگەڵ تورکیا مامەڵە بکە، سیاسەتێکی حیزبی و بنەماڵەیی و هەرێمی لەگەڵ تورکیا کرد و ویستی بەغدا لەمەدا ئاوت بکە بۆ تەماشامان کرد لەگەڵ هاتنی ڕیفراندۆمیشدا ئیتر هەرێمی کوردستان بە تەواوەتی دۆڕاندی لەمەدا. بەڵام مەبەستمان ئەوەیە تورکیا ڕەنگ بێ چاوی لەوە بێ و ئەمریکاش ئەمەی پێخۆش بێ بۆ ئەوەی لە ڕۆژئاواشدا لە داهاتوودا ئەگەر چی پێ دەڵێن چەکوچەکەی دەستپەکەکە نەمینێ، چەکوچەکەی لە دەست دەربێنن، لە ڕۆژئاواش وەکو باشووری کوردستان بکەنە ستاتویەک و ئەو ستاتویە بە شێوەیەک لە شێوەکان بەشێکی زۆری لە بواری ئابووریدا بە تایبەتی پاروەکە یانیش شیرنەمەنیەکەی ڕۆژئاوا بەشێکی زۆری بدەن بە تورکیا. ئەوەش لە کاتێکدا دەبێت کە ئەمریکا بیهەوێت.
ئەمریکا ئەمەی دەوێ یان نا جارێ نازانین و ئەمە پابندە بەوەی کە ئایا تورکیا واز لە رووسیا دێنێ بە تەواتی دەگەڕێتەوە باوەشی ناتۆ یان و لە بۆ ئەمە تەماشا دەکەین بەڕاستی ئەو جم و جۆڵێک کە لە کوردستانی عراقدا هەیە ئەمریکا هەتاوەکو ئێستا ڕنگ بێ لە ئایندەشدا دژی نەبێ بۆ لاوازکردنی زیاتری پەکەکە و دوورخستنەوەی پەکەکە لە ڕۆژئاوا دابڕانی ڕۆژئاوا و پەکەکە لە یەکتری و بەم شێوەیە ئیتر وەکو ئەوەی لە کوردستانی عراقدا لە سەردەمی تورکت ئۆزاڵدا هاتە ئاراوە ئیتر هاوکاریەک لە نێوان کوردستانی سووریا و تورکیادا بەڵام من پێم وایە ئەمە لە دەوڵەتی ئێستادا ڕنگ بێ نەکری لەگەڵ ئەم گروپەی ئێستادا ڕنگ بێ نەکرێت کە لەسەر دەسەڵاتی تورکیانە لەگەڵ ئەگەر بشکرێ لەگەڵ گروپی ئایندە دەگرێ لە بیرتان نەچێ 8 ساڵ بەر لە ئێستا جاک سەڵیڤان یعنی بەرپرسی ئاسایشی نەتەوەی ئەمریکا دەربارەی سووریا و چارەسەرکردنی کێشەی کورد و تورک لە سووریا هەمان قسەی کرد کە ئێستا باسی دەکەن یعنی بڕینەوەی دەستی پەکەکە لە سووریا و گەڕەنتی وەرگرتن لە کوردەکانی سووریا کە نابنە هەڕەشە بۆ سەر ئاسایشی تورکیا لە هەمان کاتدا پێشکەشکردنی بەشێکی کێکەکە بە دەوڵەتی ئەنقەرە و تورکیا لە بەرامبەر ئەمەدا دەوڵەتی تورکیا و کوردی سووریا ئاش بکرێنەوە و هاوکاری یەکتر بکەن بەڵام ئەمە لە ئایندەدا چی بەسەردێ لە کوردستانی عراقدا ئەمە گەندەڵی لێکەوتەوە ئەمە نۆکەری لێکەوتەوە ئەمە وای لێکەوتەوە کە تورکیا بتوانێت کوردی عراق لە بەرامبەر بەغدا بەکاربێنێ بیان کاتە چەکێکی تائیفی لە بەرامبەر شیعە و ئەمە وای کرد کە کوردەکان هەم عراق بدۆڕێنن هەم تورکیاش هیچیان بۆ نەکە هەم ئەمریکاش هیچیان بۆ نەکە هەروەکو ئێستاکە دەبینین ئایا ڕۆژئاوا لە بۆ ئەمە حازرە بیری لەمە کردوتەوە دەبێ لە ئایندەدا ئەمە بەیەکەوە دەبینن هەتا بەرنامەیەکی دیکە کاتێکی خۆش دیسە گلێ یەکەم دووبارە دەکەمەوە یعنی هیچی تیاناچێ ئەگەر لە یوتوب لایکێک بکەیت کۆمنتێک بکەیت من بەو لایکەی تۆ بەو کۆمنتی تۆ دەوڵەمەند ناوم بەڵام لە ڕێگای ئەو لایکەی تۆ لە ڕێگای ئەو کۆمنتی تۆ ڕنگ بێ بەلایکەمی دەیان کەسی دیکە ئەو بەرنامەیە ببین کە لە هیچ تەلەڤیزیۆنێکی کوردستانی عراقدا هیچ ڕۆژنامەوانێک هیچ تەلەڤیزیۆنێک هیچ دەستگایەک ناوێری باسی ئەم شتانە بکە تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا